بینەرانی بەڕێز ئەم داو دەرمانانەی کە لێرە دایبینن زانی هەندێک جار هەستێکم بۆ دروستە بێت بۆ نمونە پێویستەکە هەموو ڕاستیەک بڵێ بە خەڵک وڵی جانەی لێ ئەوە ئەمانەتێکە لەسەر ملتامینێتەوە بێ بیلی بۆی خەڵک بیزانێ دەوەڵی بینەرانی بەڕێز ئەمانەی کە لەسەر مێزەکەیە لە کوردستان بەشێکی ئەم دەرمانانە بەکار دێت و ئەم بەرنمەیەش جارێکی تر وەکو زۆر بەرنمەی تر ئەمەوێ لە پێناوی وشیاری تەندروستی ئێوەیە من ئەم قساناکەم بەڵام ڕاستەوخۆ ئەم بەرنمەیە پێشکەش یەکەم بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکی هەرێمی کوردستان بە سەرۆکی پەرلەمانی کوردستان بە سەرۆکی دەسەڵاتی دادوەری و بە داواکاریە گشتیەکانی کوردستان لەسەر مێزی ئەم بەرنمەیە دەرمان هەیە کە لە هەرێمی کوردستانە بۆ کشت و کاڵ و بۆ لە ناوبردننی حەشەرە و مێر و قڕکەر بەکاردێ کە لە ساڵی 1970کانەوە لە عالەما مەمنوعە و دەرمانیشی تایە خلاصەی کەلام لە جەنگی جیهانیا بەکار هاتووە ئێستا لێرە بەکار دێت و لە ناو بازاڕەکانی هەولێر و سلێمانی و دهۆکا هەیە و دەستی ئەو کەسانە خۆش بێ لە لیژنەکانی قایمقامیەت لە بەڕێوەبەرە گشتیەکان کە ئەوەندەی پێڕاگەن هەندێک لەمانە کۆنتترۆڵەکەن و سوودی شەمبینیوە لەو شوێنەی کە لە سلێمانی ئەو موادانە هەندێکی کۆنتترۆل کراوە لە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سلێمانی و ئەمەی کە ئیبینن ئێستا ئەمە لە سلێمانی کۆنتترۆل کراوە هەڵبەتە لە هەر شوێنێ بەشێک شت کۆنتترۆل ئەکرێکەوەتە زیاتر لەوەش ئەگەر چەند قات زیاتر نەبێ ئەچێتە بواری بەکارێنانەوە تۆ ئەوەندەیان دەستە پێڕاگا لە هەولێر دەستیان خۆش بێ هەندێک کۆنتترۆڵەکەن بە هەمان شێوی سلێمانی لە دهۆکیش دەستیان خۆش بێ هەندێک کۆنتترۆڵەکەن بەڵام ناکرێ ئەمنی تەندروستی وڵاتێک بەجێ بهێڵڕێ بۆ چەند لیژنەیەکی کەم و توانایەکی سنووردار و سەلاحەتێکی کەم بەڵکو ئەمە ئیترە بێ بە موئەسەساتی چارەسەر بکرێ چونکە لە ناو ئەم دەرمانانەدا ئەوەی کە من ڕیسێرچم کردووە جگەر لە کارەکەوێت جیهازی جملەی عەسەبی نەخۆشیەکانی کۆندامی دەمار نەزۆکی شێرپەنجە بە پلێکی گەورە هەموو جۆرەکانی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی خوێن لە ناویانە بە پلەی یەکەم بۆ هەندێک دەرمانیان وانە 11 لە سەدای شێرپەنجەی خوێن بەهۆی ئەم دەرمانانەوە جەنابی مامۆستا ئەفەرمێ ئەمە بێجگە لە نەخۆشی پێست جوتیاری بە ویژدان لە کوردستانە زۆرە چونکە هەر پیشەی جوتیاری کە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە پیشەیەکی پیرۆزە بەڵام ڕاستیتان پێ بەڵام هەندێک لە جوتیارەکان ئەو حەقیقەتانە نازانن کە تۆزێکی تر دکتۆرەکانم بۆیان باسەکەن چونکە یەکەم کەس کە بەر ئەکەوێت جوتیارەکانن خوا بتان پارێزێ و خوا ڕەحمتان پێ بکە دووەم کەس کە بەر ئەکەوێت هەموو ئەوانین کە ئەو سەوزەومی و تەماتانە ئەخۆین وایە دکتۆر و ئەوەیشی کە یەکەم بەرپرسیارەتی بەرەکەوێ بەرامبەر بە خوا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە شەهیدەکانی ڕاپەڕین جارێکی ترەی لێمەوە ئەو کچ و کوڕە گەنجانن کە لە ئیبراهیم خەلیل و لە حاجی ئۆمەران و لە پەروێزخان و لە باشماخ ئێوە لەوێ دانراون ئەمنی میلەتێکتان دراوەتە دەست بەڵام جارێکی تری شەیڵێمەوە زۆربەی ئەو پشکنینانەی کە ئەبێ بیکەن ئەیکەن ئەیکەن بەداخەوە نە بۆیە جارێکی تر پێشکەشە بە دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری ئەوە حاڵی میلەتەکەیە زۆر خەجاڵەتم لە ڕۆژی یادی ڕاپەڕینە سوتفە بەرنمەکەم یەکشەمانە ئەم بەرنمەیەکەین بەڵام نەچوە بچێ ڕاپەڕین ئەو ڕۆژە پیرۆزەیە کاکرێ تایدا ئاشبوونەوەی نیشتیمانی ڕابگەێنین تایدا بەڵێنی ئەخلاقی و ئینسانی و نەتەوەیی نوێ بکەینەوە کە ئەوەی لە ڕابردوودا نەمان کردووە لەمە دووە بیکەین چاکی بکەین